این کلامی خوای پەروەردگارە کە لە قورئانی پیرۆزە ئەی فەرمێ و باشترین ڕێبازیش ڕێبازی محەممەدی مختارە صلى الله عليه وسلم و خراپترین ڕێگا و ڕێباز ئەو ڕێگا و ڕێبازانەیە کە پێچەوانەی قورئان و سنەتن و هەر پێچەوانەیەکیش بۆ ڕێبازی خوا و پێغەمبەری خوا بە تەئکید براکانم سەرگەردانیە ئیتر بەلاتون و تیژیەکەیە بێ هەر سەرگەردانی و ماڵوێرانیە بەلا ئیهمالیەکەیشا بێ هەر سەرگەردانی و ماڵوێرانیە خەیری ئومور وەسەتەکەیە وأن هذا صراطي مستقيما فاتبعوه ولا تتبعوا السبل فتفرق بكم عن سبيله هر كاتيك إيما بملا وبولا لا ماندا زيادة الروي مان كرد جقل ويكلا قرآن وسنة هاتوا شل روي مان كرد جقل ويكلا قرآن وسنة هاتوا ضل نياب